بۆ ئەوەی دانەبڕێیت لە دنیای تەکنەلۆژیا، بۆ ئەوەی هەمیشە بە ئاگابیت لە داهێنانەکانی بواری تەکنەلۆژیا، بۆ ئەوەی زۆرترین زانیاریت لابێت لە بوارە شاراوەکانی کۆمپیوتەر و ئینتەرنێت، تا لە گەشە سەندن و خزمەتگوزارە نوێیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێپەش نەبیت. ئەگەر ئەتەوێت یەکەم کەس بیت کە ئاگاداری هەواڵ و داهێنانە نوێیەکانی کۆمپانیەکانی بواری IT و تەکنەلۆژیای سەردەم بیت، هەفتانە لە شاشەی کەناڵی گەلی کوردستان بینەری بەرنامەی تێکشۆ بە. ئامانجی تێکشۆ گەیاندنی داهێنان و پێشکەوتنەکانی بواری IT و تەکنەلۆژیایە، بەخشینی زانیاریە لە بواری کۆمپیوتەر و ئینتەرنێت بە ئێوەی بینەری خۆشەویست. لە هەر بەرنمەیەکی تێکشۆدا چالاکی و خولەکانی تایبەت بە بواری کۆمپیوتەر و IT بەگشتی لە کوردستاندا بۆ ئێوەی بینەر ئەگوێزینەوە. هەفتانە چاوەڕێمان بن دێنە دیدارتان.